بەسەرهاتی گەنجێکی ئەمریکی، گەنجێکی ڕەشپێستی ئەمریکی کە ناوی مالکۆم ئێکسە. ئەم گەنجە کە دوای ئەوەی کە حەجی کرد ناوی خۆی نا مالک. ئەم گەنجە بەڕێزە گەنجێکی محەیر بوو، دایک و باوکی سپیپێستەکانی ئەمریکا لە عنسوریەتیان هاتن باوکیان کوشت. ئەم گەنجە تووشی خراپەیەکی زۆر بوو، کەوتە سجنەوە، بوو بە موسڵمان کە دەرچوو لە سجن بوو بە گەورەترین بانخوازی ئیسلامی. هەر کەسێک بتوانێت سەیری بکا و بێوێ سەیری بکە لە یوتیوب و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەس مالکۆم ئێکس لێدە ئەزانی چ کەسێکە. ئەم پیاوە بووە گەنجێکی موسڵمان، بوو بە بانخواز بەڵام بە سەقەتی لەسەر شادەماری ئیسلام فێر نەبوو بوو. وەکو کۆمەڵی موسڵمانان جەماعەی ئیسلامی هەبوو لە ئەمریکا لەو کاتە، ئیلیجا محەممەد و کۆمەڵی خەڵک سەرکردایەتیان ئەکرد، وەهایان تێگەیاند بوو کە ڕەشپێست باشترینی خەڵکە و سپیپێستەکان شەیتانن. ئەم دەعوە نەوعە دەعوەیەش کەوەها بانگەشەی ئەوەیان ئەکرد خۆی سپیپێستەکان بە ناوەی مەسیحیەتەوە تەعدایان لە ڕەشەکانە کرد، ئەمانیش بە ناوەی ڕەشپێست و مەزلومیەتی ڕەشپێست و ڕەشپێستی بیلالی حەبەشی بانگەشەی ئەوەیان ئەکرد کە ئەمان چاکن و سپیپێستەکان شەیتانن. CIA ئەمریکا لەمە ئیسفادەی ئەکرد کەوەها خەڵکی بە سەقەتی فێردین بێ، دینی عنسوریەت، دینی من دەوڵەمەندم تۆ فەقیری، من عاقڵم تۆ بێعەقڵی، من زانام تو نەزانی، ئەوەیان پێخۆش بوو سڵوتاتی ئەو کاتەی ئەمریکا. ئەم پیاوە بەڕێزە دوای ئەوەی کەوەها یەکێ لە بانخوازەکانی ئەمریکا تەزکیەی بۆ ئەکا بڕوا بۆ حەج، کاتێک کە دێ بۆ حەج سیر ئەکا لیەشهەدوا مەنافع لەهم. والله ئەم ئیسلامە ئەوە نییە کە ئەوکەوە لەسەر مەنەسەکان بەدەیان هەزار خەڵک گوێی لێ ئەگرن و کەراهیەت و عنسوریەت بڵاو ئەکاتەوە. ئیسلام لەمە بەریە. ئیمامێکی ڕەشپێست خەڵکی سپی لە دوایەوە نوێژ ئەکا، خەڵکی لە ناو یەک قاپانان ئەخوا، هەمویان لە کێوی عەرەفە بە یەکەوە ئەوەستن. خەڵکی ئەنناس سەواسیە کە ئەسنانی المشت، خەڵکی وەکو دانی شانەکان یەکسانن، هەر وەکو پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام. ئەم پیاوە بەڕێزە ئەڵێ 12 دانە ڕۆژ لە ناو مەکە بووم. بەم عیبارەتە من بە کوردی ئەڵێم، عەرەبیەکەی ناڵێم. ئەڵێ ئەوەی کەوەها من بینی من ڕاست گۆترین و جوانترین برایەتی کە لە ناو هەموو قەوم و زمانێکە هەبوو ئەو ڕۆژە بوو کە من بینیم لە کێوی عەرەفە و لە ناو موسڵمانانە لە مەکە کە خەڵکی هەمویان وەکو یەک بوون. ئەم پیاوە بەڕێزە دوای ئەو 12 ڕۆژە کە ئەگەڕێتەوە، هەڵبەت کۆمەڵی جانبی خراپشی بینیوە لە وڵاتە عەرەبیەکان، هەروەکو چۆن ئەو لەوێ لە بێدادی کۆمەڵایەتی و تەعدای سپی لە ڕەشەکان لە وڵاتانی موسڵمانیش هەمان کێشە هەبووە. ئەگەڕێتەوە بۆ ئەمریکا و دەست ئەکاتە بانخوازیەکی ڕاستەقینە. ئەوجا هەر ئەو جەماعەتەی کە ئەم قیادەیەکی گەورە بوو لە ناویان هەڵیان کوتایە سەری و کوشتیان لە ماڵەکەی خۆیە. ئەوەیە موسڵمانانی بەڕێز. ئیسلامی ڕاستەقینە فێربووی گەرەکت بوو بیگەیەنی خەڵکی ڕقتی هەڵەگرێ ئەگەر نزیکەکانی خۆشت بێ. خۆ ئەو یەکێ بوو لە سەرکردەی جەماعەتەکەی خۆیان. دوای ئەوەی کە ئیسلامی ڕاستەقینەی بۆ دەرکەوت، نەسیحەتی دەور و پشتەکەی خۆی کروتی ئەم دینە ئەو دینە نییە کە ئێوە شوێنی کەوتون. بڕوا بکەن ئەم پیاوە ئەگێڕێتەوە لە من سەرکردەیەکی زۆر گەورە بم لە ناو ئەو جەماعەتەیە، نوێژم نەئەزانی، نوێژمان نەئەزانی نوێژ بکەین، خۆشمان بە موسڵمان ئەزانی. دوای ئەوەی کە دێ بۆ حەج، ئەم حەجەیە برایانی خۆم، ئەمە حەجە ئینسان کە چووە حەج ئەبێ بگۆڕێ، کە ڕەشێکی ئەفریقی ئەبینی هاتووە بۆ ئەوێ کە ئەمێکی دەوڵەمەند ڕۆیشتووە و فەقیرێکی هەژاری لێیە کە هاتوون هەمویان بەیەکەوە لەسەر یەک سفرەنان ئەخۆن، لە ژێر یەک خێمە و چادرا ئەخەون، لیەشهەدوا مەنافع لەهم، ئەبێ بگۆڕێ. نابێ بێتەوە مەرتەبە و حاجیایەتیەکەی بۆ قۆڵبڕین و بۆ معاملات و خۆ دەوڵەمەندکردن و زگزلکردن بەکاربێنێت. ئێستا ئەوانەی کە ڕەخنە ئەگرن، دوو ڕەخنە هەیە. ڕەخنەیەکی هەیە خۆمانیش لە خۆمانی ئەگرین وەک موسڵمان، ئەمەیان دروستە. ئەتوانی بڵێ فڵانە کەس کەوەها چووە بۆ ماڵی خوا فڵانە خراپەی هەیە، بەڵام نابێ بڵێ پارەکە بدە بە خەڵکێکی تر و مەڕۆ بۆ حەج، لەبەرەوەی ئەو زەلامەی کە حەج ئەکا 5 ملیۆن و 6 ملیۆنی خەوتوی هەیە پێ ئەچێ بۆ حەج، ئەبێ خێرێ تریش بکە. هەر ئەوانەشن کەوەها خێر ئەکەن.